ئەمڕۆ وەزارەتی دارایی لیستی موچەی مانگی دوی ڕەوانەی بەغدا کردووە ئیتر چاوەڕێن لەوێەوە بڕیار لەسەر نردنی پارەکە بدرێت و موچە دابەش بکرێت لە لایەک تریشەوە لەسەر ئەم سەرما و سۆڵە سەختە کەشناسی پێشبینیەوە دەکات کە لە دوو ڕۆژی داهاتوودا سەرماکە نەمێنێت بەڵام بەفر و بارانی باش ڕۆکاتە ناوچەکانی کوردستان و بەردەوام دەبێت لە بارینەمان و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. وا دیارە بۆ ڕەمەزان جارێکی دیکە دڵ و باخەڵی موچەخۆران خۆش دەبێت و موچەی مانگی دوو وەردەگرن. ئەمڕۆ وەزارەتی دارایی و ئابووری هەرێم ڕایگەیاند لیستی موچەی مانگی دوی موچەخۆران ڕەوانەی بەغدا کراوە. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە. ئەمڕۆ چوارشەممە 26 دوو 2025 لیستی موچەی مانگی شوباتی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی تیمی تەکنیکی وەزارەتی دارایی و ئابووری کوردستانەوە ڕەوانەی شاری بەغدا کراوە. بەمەبەستی ڕادەستکردنی با وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ ئەوش لە کاتێکدایە موچەی مانگی یەکی ئەم ساڵدا بەشکراوە بەڵام تا ئێستا هیچ خەبەرێک لەسەر موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو نییە و ئەگەری زۆرە بفەوتێ. یەک دانەمانگی رەبەق دوکانی مەیفرۆشتن و خواردنەوە کحولیەکان لە سلێمانی دەڕابیان دەهێنرێتە خوارەوە و دادەخرێن ئەوەش بەهۆی پیرۆزی و شکۆی مانگی ڕەمەزانەوەیە و قایمقامەتیش دەڵێت هەر بیکەنەوە سزا دەدرێن. گۆران قادر سەرۆکی لیژنەوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی بە 1964 وت بۆ پاراستنی شکۆ و پیرۆزی مانگی ڕەمەزان لیژنەیەکی تایبەتیان پێکێناوە بۆ چاودێریکردن و داخستنی ئەو شوێنانەی کە مادە کحولیەکانیان تیادا دەخورێتەوە. سەرجەم دوکانەکانی مەیفرۆشتنیشدا دەخرێن و تا کۆتایی مانگی ڕەمەزان ناکرێنەوە. وتیشی بۆ مانگی ڕەمەزان لە بەرەبەیانی زووەوە تا درەنگانی شەو و لیژنەکانمان چاودێری دۆخی بازار دەکەن لە دەی شەوی کۆتایی مانگی ڕەمەزانیشدا بە شەوانیش لیژنەکانمان بەسەر بازارەکانەوە دەگەڕێن و چاودێری دەبن بەسەر فڕۆشیارانەوە. ژمارەیەک دەرچووی بە شەجاوازەکانی قەزای کفری لە ساڵی ڕابردووە ڕەزامەندی لەسەر دامەزراندنیان درراوە بەڵام ئەوان هاتنە بەردەمی دارەی گەرمیان گرت بوونەوە چونکە دەڵێن تا ئێستا فەرمانی دەست بەکاربوونمان بۆ دەرنەکراوە. ئەوان ژمارەیان 168 کەسە لە دوای مانگرتنی تەموزی ساڵی 2023 بەڵێنی دامەزراندنیان پێدرا. ئومێدکەرم یەکێکە لەو گەنجانە بە 1964 وت. لە مانگی یەکی ساڵی ڕابردووە ئەنجومەنی وەزیرانی کوردستان ڕەزامەندی لەسەر دامەزراندنمان داوە بەڵام تا ئێستا لەلایەن وەزارەتی داراییەوە فەرمانی دەست بەکاربوونمان بۆ نەهاتووە. لاە سلێمانێکێکی دیکەیە لەو گەنجانە و بە 1964 وت نایکەین بە هۆسە و هەڵاو بەهێمنانە لەسەر داواکەمان بەردەوام دەبین. ئەگەر بەدەم داواکەمانەوە نەیەن بەردەوام دەبین لە گردبوونەوە و ئەنجامدانی ناڕەزایی. سەرماکەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو بە ئەم ڕۆژەوە سەر و دەست و قاچ ئەتەزێنێ. پێشبینی دەکرێت لە یەک دوو ڕۆژی داهاتوودا وشکە سەرماکە کۆتایی دێت و بۆ هەفتەی داهاتوو شەپۆلێکی بارانبارینی باش بڕێوێ. محەممەد کەمال شارەزای کەشناسی بە 1964 وت بەپێی پێشبینیەکان ئەم سەرماوسۆڵەی ئێستا لە ڕۆژدا تا سبەینێ پێنجشەمە دەمێنێتەوە و بە شەویش تا 3 2025 بەردەوام دەبێت. وتیشی شەپۆلێکی بەفر و بارانبارینی باش بەڕێوەوە پێدەچێت لە 3 بۆ 5 مانگی داهاتوو بگاتە هەرێمی کوردستان و تا 9 مانگ بەردەوام دەبێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی بەفر و باران هەموو ناوچەکانی کوردستانی گرتەوە و وشکە سەرمایەکی توندی بە دوای خۆی داهێنا و تا ئێستاش بەردەوامە. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 1964 هەیە بۆ خۆتان دەزانن ماوەیەکە ینی پرسی دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا پرسێکی زۆر گەرمە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە ئیدارە سەربەخۆکان و پارێزگاکانیش بەڵام لە هەندێک شوێن وەکو پێشتریش باسمان کردووە کێشە و گرفت بۆ زەویەکان دروست بۆ کە دابەش دەکرێت بەسەر فەرمانبەراندا لەبەر ئەوەی کە مڵکی خەڵکە هی هاوڵاتیە و بەشێکیشی زەوی کشتتوکاڵین و جوتیار کاری لەسەر دەکات بەڵام بڕیاری لەسەر دراوە کە دابش بکرێت. کێشەکان ڕۆ گواستراوەتەوە بۆ ئیدارەی سۆران لە گوندێکی چۆمان گرفت دروست بووە یعنی خەڵکەکە ناڕازین دەڵێن ئەو زەویانە لە باو باپیرانانەوە بۆمان جێ ماوە بەڵام ئێستا بڕیار درراوە کە دابش بکرێت بەسەر فەرمانبەراندا ئێمەش ڕێگە نادەین. شارەوانیش دەڵێت ترسیان نەبێت قەرەبوو دەکرێنەوە. لەسەر ئەو بابەتە پەیوەندیمان بە عەبدوڵڵاه حوسێن ئالانەیی سەرۆکی شارەوانی چۆمانەوە کرد. ئەووتی بڕیارەکە 1200 زەوی دابش بکرێت بەسەر فەرمانبەراندا بەڵام لەو ڕێژەیە تەنیا 900 دانەی دابەشەکەی 300ەکەی تر وە قەرەبوو دەدەینەوە بە جوتیارەکان و لەپاڵ قەرەبۆکەی ترکە بۆیان دیاری کراوە. بۆیە ئەو کێشە و گرفتە حەل دەکەین بۆی فەرمانبەران بتوانن زەویەکانیان وەربگرن. بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان لە زۆربەی ناوچەکانی کوردستان وەکوتم بڕیارە
دەستپێکردنی دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەران چێتە بواری جێبەجێکردنەوە و بەشێکی زۆر لە وەزارەتەکانیش ناوی فەرمانبەرەکانیان ناردووە بۆ وەزارەتی شارەوانی بۆ ئەوەی کە دیاری بکرێت و نامان بێتەوە بۆ وەرگرتنی زەوی. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شاد بۆ هەموو لایەک.